نوری نەمر بەرجی شەشەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دوو زەویەکانی فەدەک و حەزرەتی فاتیمە. مەدینە لە دوای کۆچی سەروەرمان لە نێو شۆکێکی ڕێژەییدا دەژیا. هاوڵان و بە تایبەتیش حەزرەتی ئەبوبەکر ناخیان هەپڕون بوو. لەم نێوەدا جگەر گۆشە و تاقانە کچەکەی پێغەمبەرمان حەزرەتی فاتیمەی دایکی ئەهلی بەیت هاتە لای خەلیفەی موسڵمانان بۆ داواکردنی میراتی خۆی لە زەویەکانی فەدەک کە هی باوکی بوون. جا ئایا حەزرەتی ئەبوبەکر دەبوو چۆن وەڵامی ئەو فاتیمەیە بداتەوە کە زۆری خۆش دەویست و بەسەر هەموو کەسێک و هەموو شتێکدا هەڵی دەبژارد؟ ئەو هەرگیز نەیدەتوانی دڵی فاتیمە ئازار بدات، چونکە فاتیمە یادگاری پێغەمبەری خودا بوو. شتێکی وەها تەنانەت نەدەکرا بە خەیاڵی حەزرەتی ئەبوبەکریشدا بگوزەرێت. بەڵام سونەتی پێغەمبەری خودا صلی الله عەلەیه وسلم و ڕێبازی ئەو لە بابەتی میراتی پێغەمبەراندا نەدەکرا بۆ هیچ کەسێکی بە نرخ وازی لێبهێنرێت. ئەم خەلیفە مەزنەی ئیسلام کە فەرموویەتی من ناتوانم هیچ شتێک واز لێ بێنم کە پێغەمبەری خودا ئەنجامی داوە، ئەو فەرمودەیی بۆ حەزرەتی فاتیمە گێڕایەوە کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسلم فەرموو بووی: ئێمەی پێغەمبەران میرات لە دوای خۆمان جێناهێڵین، بەڵکو ئەوەی لە دوامان جێدەمێنێت خێر و سەدەقەیە. ئەوەی لە دوای پێغەمبەر جێما بوو پێویست بوو بەو شێوەیە خەرج بکرێت کە خۆی دەیویست. پاش ئەم فەرمودەیە ئیدی نە حەزرەتی ئەبوبەکر و نە حەزرەتی فاتیمەش تەنانەت لە کاتی وەها هەستیاریشدا نەدەکرا پێچەوانەی سونەتی پێغەمبەری خودا بجوڵێنەوە. 3. هەڵوێستی بەرامبەر ئەوانەی نەیان دەویست زەکات بدەن. هەردووبارە لەو ڕۆژانەدا کەسانێکە بوون تەمەڵیان لە بەرامبەر نوێژەوە دەنواند و دەیانوت زەکات نادەین. بارودۆخەکە هێندە ئاڵۆز بوو، فشاری سەر موسڵمانانی شێندە زۆر بوو کە هەندێک کەس لەوەدا بوون شلگیری لەمبارەیەوە بنوێن و تەنانەت لە حەزرەتی عومەرەوە ڕیوایەت کراوە کە داوای لە حەزرەتی ئەبوبەکر کردووە کە بۆ ماوەیەکی کاتی مۆڵەت بە خەڵکی بدەن زەکات نەدرێت، کە ئەمە دەبێت لە ژێر کاریگەری شنەی ئیلهامگەلێکی جیاوازەوە بەرەو بلیمەتیەکەی حەزرەتی عومەر بوو بێت. بەڵام حەزرەتی ئەبوبەکر کە چاک ئاگای لەو فەرمودەیەی پێغەمبەری خودا بوو کە فەرموو بووی: أمرت أن أقاتل الناس حتى يشهدوا أن لا إله إلا الله وأن محمدا رسول الله ويقيموا الصلاة ويؤتوا الزكاة فإذا فعلوا ذلك عصموا مني دماءهم وأموالهم إلا بحق الإسلام وحسابهم على الله. فەرمانم پێکراوە لەگەڵ خەڵکی بجەنگم هەتا گەواهی دەدەن بەوەی هیچ خودایەک نییە جگە لە ئەڵڵا و محەممەدیش پێغەمبەری خودایە، نوێژ ئەنجام بدەن و زەکات ببەخشن. جا ئەگەر ئەوەیان کرد ئەوە خوێن و ماڵیان لە من پارێزراوە مەگەر بە مافی ئیسلام نەبێت، ئیدی لێپرسینەوەیان و دیاریکردنی دڵسۆزیان لەم بارەیەوە لەسەر خودایە. فەرمووی: والله لأقاتلن من فرق بين الصلاة والزكاة فإن الزكاة حق المال، والله لو منعوني عناقا كانوا يؤدونها إلى رسول الله صلى الله عليه وسلم لقاتلتهم على منعها. سوێن بەخوا جەنگ دەکەم لەگەڵ هەر کەسێک کە جیاوازی بکات لە نێوان نوێژ و زەکاتدا، چونکە زەکات مافی ماڵ و سامانە. جا سوێن بەخوا گەر بێچۆوشترێک کە پێشتر بە پێغەمبەری خودایان داوە ئێستا بەمنی نەدەن، شەڕ دەکەم لەگەڵیان هەتا پێم دەدەن. بەم شێوەیەش حەزرەتی ئەبوبەکر وەک هەموو بابەتەکانی دی لەم بابەتەشدا هەستیاری خۆی خستە مەیدان. بە دڵنیاییەوە هەستیاری حەزرەتی عومەر هیچی کەم نەبوو لە هەستیاری حەزرەتی ئەبوبەکر. ئەو لە بەرامبەر فەرمانەکانی سوننەتەوە هێندە هەستیار بوو کە گەر کاتی قسەکردن و زانیاری بەخشین و وتار خوێندنەوە یاخود لە ناوەڕاستی هەر کارێکی دیکەدا فەرمانێکی قورئان و سوننەتی پێغەمبەری خودای بەبیر بهێنرایەتەوە یەکسەر دەوەستا. هەر بۆیە بە الوەقاف عند الحەق ئەو کەسەی لەسەر حەق دەوەستایەوە ناوبانگی دەرکرد بوو.
لە کتێبەکانی مێژوو فەرمودەدا نمونەی زۆری هاوشێوەی ئەو نمونەیە هەن کە لە زاری خۆیەوە فەرموویەتی. عومەر هەڵەی کرد، ژنێک ڕاستی وت، ئەی عومەر، تەنانەت پیرێژنێک لە تۆ شارەزاترە بە ئاینی خوددا. تۆ لەبەر ڕاکردن بە شوێن ڕۆزیدا لە کۆڕی پێغەمبەری خوددا دواکەوتیت و دابڕایت لە فێربوونی ئاینەکەی کە ئەم هەڵوێستانەی هێندەی تر قامەتی باڵای ئەویان بڵندتر کردووە. ئەو مرۆڤە مەزنە بچووکترین ڕەخنەی لە بەرامبەر حەق و ڕاستیەوە نەگرتووە و کارێکی لەم شێوەیەی تەنانەت بە گۆشەی بیریشیدا نەهێناوە.